من کاتی خۆی کە ئەچوومە دیمەشق و حەلەب بۆ تیجارەت، ئەچوومە خزمەتی سەلاح الدین، ئەچوومە خزمەتی قەبرەکەی، سەلام لێ کرد و بە دیارەوە ئەوستام، بەڵام بەداخەوە نەمەناسی. نەم ئەزانی بۆچی فەڕەنسیەکان کە گەڕانەوە قایدەکەیان چوە سەر گۆڕەکەی، وتی ها قەد عودنا یا صلاح الدین، وتی صلاح الدینەوە ئێمە گەڕاینەوە. نەمزانی بۆچی ڕئیس وزەرای بەریتانیا کاتێکا گەڕایەوە فەڵەستین وتی ئێستا حەربی سەلیبی و حەملەی سەلیبی کۆتایی هات. هەستمە کرد ئەو خەڵکە ئەو پیاوانە لە من زیاتر ئەم پیاوە ئەناسم، لەبەرەوە پێم سیر بوو، هەتا مێژۆکەیم نەخوێنەوە، هەتا نەچوومە ناو وردەکاری ژیانیەوە، وەڵڵاهی دوایی تێر خەجاڵەت بوو. چۆن ئێمە ئەم پیاوەمان هەیە و لێی غافڵین؟ چۆن ئێمە ئەبێت پیاوێکی ئاوا ئێمە خاوەنی بین بەڵام خەڵک شانازی پێوە بکە، ئێمە خاوەنی بین بەڵام خەڵک چاوی لێ بکە، ئێمە خاوەنی بین بەڵام هاوشێوەی ئەممان جارێکتر بۆ دروست نەکرێتەوە. ئەو دایکانەی سەلاح الدینیان هێنا ئەتوان جارێکتر هاوشێوەی سەلاح الدین دروستکەنەوە. بۆیە ئەم تاریخە زۆر گرنگە، نەخەون بە دیارێەوە، ئەبێ وامان لێ بکات هەر هەموو ژیانمان بە ئاگایی بێ، نەک تەنها شەوەکانمان، نەک هەتا لە کاتی وتارەکانمانە.